سەڵا گوڵە جوانەکانی من ئەم کاتتان باشن هیوادارم زۆر باش بن من دکتۆرە باخچم و لە بەرنامەیەکی نوێی پڕ لە تەندروستی زانیاری هاتمە لای ئێوەی گوڵ اینجا با بزانین بابەتی ئەم ڕۆمان ئەزان باسی چیەکەم؟ دیسان باسی بەشێکی جەستەمانەکەم ئەم بەشە ئەکەوێتە ڕاست و چەپی دەم و چاومان واتە ژمارەیان دوودانەیە ئەسان کاریتان بۆکەم ئەم ئەندامەی لەشمان یارمەتی دەرێکی باشمانە لە یەکێک لە 5 هەستە بە ناوبانگەکەی مرۆڤ ئەویش هەستی 20نە بێگومان باسی گوێەکانەکەین وابزانین گوێەکان چین و چۆن ئێمە لە ڕێی گوێمانەوە ئەتوانین ببیستین و چۆن پارێزگاری لە گوێمان بکەین بۆ ئەوەی خاوەنی تەندروستێکی باش بین ئامادەن با دەست پێ بکەین ئێمەی مرۆڤ خاوەنی دوو گوێین گوێ ڕاست و گوێ چەپ ئێمە ئەم بەشەی گوێ کە ئەیبینین تەنها بەشی دەرەوەی گوێیە واتە جگە لەم بەشەی ئەیبینین بەشی ناوەڕاست و بەشی ناوەی گوێشمان هەیە کە ئێمە بە چاو نایبینین و لە ناو جەستەمانان ئەم بەشەی دەرەوەی گوێ بەشی سەرەوەی لە کڕکڕاگە پێک هاتووەواتە لە ئێسک نەرمترە و ئەتوانرێ بجوڵێنرێ هەروەها بەشی خواریشەوەی بەشێکی وەکو گۆشتێکی نەرم وایە و زۆر جار کچەکان گواری تێکەن باشە گوڵەکانم ئێمە چۆن لە ڕێگەی گوێیەکانمانەوە ئەتوانین شت ببیستین بۆ نەکاتێک هاوڕێکمان قسەمان لەگەڵەکە یاخۆ مامۆستایەکمان وانەیەکمان پێڵێ چۆن ئێمە ئەتوانین ئەو دەنگانە ببیستین لە چواردەوەرمان با پێتان بڵێم هەر دەنگێک کاتێک ئەگاتە بەشی دەروەی گوێمان لە شێوەی شەپۆلێکە هەروەها ئەم دەنگە بە ناو بەشی دەروەی گوێمانە ئەڕوات لە ڕێگەی کەناڵێکەوە ئەگات بە بەشی ناوەڕاستی گوێ لەوێ شتێک هەیە پێوترێ پەردەی گوێ کاتێک ئەم شەپۆلە بەر پەردەکە ئەکەوێت پەردەکە ئەلەرێتەوە و ئەم لەرەش ئەنەرێ بۆ بەشی ناوە و لەوێش لە ڕێگەی چەند خانەیەک و چەند دەمارێکەوە ئەگات بە مێشکمان و مێشکمان ڕاستەوخۆ دەنگەکە لێک ئەیاتەوە و دەنگەکە ئەناسێتەوە بەم شێوەیە ئێمە ئەتوانین گوێبیستی دەنگەکان بین واتە سەرەتا دەنگەکە بە گوێی دەرەوە و پاشان بە گوێی ناوەڕاست و بە گوێی ناوە و لەوێش و ئەگات بە مێشکمان و هەروها مێشک پێویستی بە کاتێکی زۆر کەمە بۆ ئەوی دەنگەکە بناسێتەوە باش ئێوەی گوڵ قەت پرسیوتانە ئێمە کەی بۆ یەکەم جار گوێمان لە دەنگ بووە؟ با پێتان بڵێم زۆر سەرنجڕاکێشە مرۆڤ پێش ئەوەی لە دایک بێت گوێی لە دەنگە چۆن؟ ئێمە کاتێک کە لە سکی دایکمانین و تەمەنمان تەنها 18 هەفتەیە لە ناو سکی دایکمانە واتە تەنها 4 مانگونیوین ئەو کاتە بۆ یەکەم جار ئەتوانین گوێمان لە دەنگی چواردەوەرمان بێت و یەکێک لەو دەنگانەی گوێمان لێبێ دەنگی ترپەی دڵی دایکمانە یاخود ئەو دەنگانەی کە دایکمان قسەی پێکات و دایکمان لە چواردەورێتی ئەو دەنگانە کەواتە زۆر سەرنجڕاکێشە ئێمە پێش ئەوەی لە دایک بین ئەتوانین گوێبیستی دەنگەکان بین باشە هاوڕە جوانەکانم ئێوە قەت زانیوتانە کە ئایا مرۆڤ ئەتوانێت هەموو دەنگێک ببیستێ؟ بێگومان نەخێر لەبەرەوەی ئەو دەنگانە بە شێوەی شەپۆل ئەگات بە گوێمان و ئەگەر ئەم شەپۆلانە لەرەکەیان زۆر بەرز بێ یاخۆت زۆر نزم بێت ئەوە لە توانای بیستنی مرۆڤ نامێنێت و ئێمە ناتوانین ببیستین یەکێک لەو دەنگانی کە مرۆڤ ناتوانین ببیستێ زانن چییە؟ فیلەکان کاتێک لە نێوان خۆیان یەکتر بانەکەن دەنگێک دروست ئەکەن و لە ڕێگەی ئەم دەنگانەوە فیلێکی تر ئەزانێت کە بانگی ئەو ئەکرێت بەڵام ئێمەی مرۆڤ بێگومان ناتوانین گوێبیستی ئەو دەنگانە بین چونکە ئاستی لەرەکەی لە ئاستی ئەو لەرانە نییە کە مرۆڤ بتوانێت درکی پێ بکات و بتوانێت بیبیستێت هاوڕە جوانەکانم قەت هەستان پێ کردووە بەتایبەت لە بەشی دەرەوەی گوێ کاتێک هەستەکەی تۆزێک تەڕە و هەست بە لینجێکەکەیت ئەزانن ئەوە هۆکاری چییە؟ هۆکاری ئەوەیە لە بەشی دەرەوەی گوێ مادەیەکی شل هەیە کە پێی ئەوترێ مۆمی گوێ بێگومان مۆم نییە بەڵام پێکاتەکەی وەکو مۆم وایە بۆیە وای پێوترێ مومی گوێ سوودێکی هێچگار زۆری هەیە لەبەر ئەوەی گوێەکانمان و هەروەها جەستەمانە پارێزێت لە توشبوون بە نەخۆشی لەبەرەوەی ڕێگیری ئەکات لە چوونەژوورەوەی میکرۆب و تەپوتۆز و بەکتریا و ڤایرۆس کەواتە ئەو شلەی ناو گوێمان سوودێکی هێچگار زۆری هەیە بۆ تەندروستیمان گوڵە جوانەکانم گوێەکانمان جگەلەوەی کارمەتی دەرێکی زۆر باشمانن لە بیستن ئەرکێکی تری گرنگیان هەیە بۆ جەستەمانە زانن چییە؟ ئەویش ئەوەی یارمەتی هاوسەنگی جەستەمان و سەرمانەیەن ئەزان چۆن
کاتێک بۆ نمونە ئێمە لە پڕ هەڵەستینە سەر پێ یاخود لە پڕ دانیشین یاخو کاتێک لەناو ئۆتۆمبیلین و ئۆتۆمبیلەکە ئەڕوات زۆرجار لەوانەیە تووشی گێژبوون بین و سەرمان گێژ بخوات و سەرمان بسوڕێت بەڵام بەشی ناوی گوێ کردارێکی زۆر گرنگ ئەنجامەیە کە ئەوش هاوسەنگیکردنی جەستەمانە کەواتە ئەگەر ئێمە خاوەنی گوێیەکی سەلامەت بین ئەوە هاوسەنگی جەستەشمان سەلامەتە بێت و تووشی سەرگێش خواردن و تووشی گێژبوون نابین. گوڵە جوانەکانم گوێەکانیشمان بە هەمان شێوەی بەشەکانی تری جەستەمان لەوانێت تووشی نەخۆشی و تووشی ئازار بێت لە هەنێک کاتی ژیانمانە هەروەها ئەو هۆکارانی کەواکەن گوێەکانمان تووشی ئازار بێت ئەوەیە کاتێک کە گۆڕانێکی زۆر لە پەستانی هەوای چواردەورمانە دروستە بێت بۆ نمونە کاتێک ئێمە سواری فڕۆکە بین و گەشت دەکەین ئەوها گۆڕانێکی زۆر لە پەستانی هەوایە دروستە بێت و پەستانێکی زۆر ئەچێتە سەر گوێەکەمان و سەر پەردەی گوێمان و ئەمە ژواکە کە گوێەکانمان ئەزەتیان ببێت و تووشی ئازاری گوێ بین. هەروەها کاتێک کە ڕێژەیەکی زۆر لە مومی گوێ لە ناو گوێەکانمانە کۆ بێتەوە ئەمەش بە هەمان شێوە پەستان دروست ئەکا لەسەر پەردەی گوێ و تووشی ئازاری گوێمانەکە. هەروەها کاتێک ئێمە کە شتێک بکەین بە ناو گوێمانە بە تایبەت کە شتەکە ڕق بێ یاخود تیژ بێ ئەوە ئەزەتی گوێمان ئەبێت و کاریگەریشی لەوانەیە هەبێت لەسەر توانای بیستنمان. هاوڕە جوانەکانم یەکێکتر لەو حاڵەتانی کە لەوانەیە تووشی گوێەکانمان بێ ئەوەیە کە هەستی بیستنمان کەم بێت هەروەها زۆرجا بەڕادەیە کە بە تەواوەتی توانای بیستنمان لەدەست بین. ئەویش چەند هۆکارێکی هەیە یەکێک لە گرنگترین هۆکارەکان ئەوەیە کە ئێمە بۆ ماوەیەکی زۆر لە ناو ژینگەیەکی دەنگبرز و ژینگەیەکی ژاوەژاوە بمێنینەوە ئەوە پەردەی گوێمان ئەزێتێ بێت و وای لێکا کە هەستی بیستنمان کەم بێتەوە. هەروەها کاتێک کە زەبرێک بەر سەرمان و بە تایبەت بەر گوێمانەکەوێ بە هەمان شێوە ئەمە ژواکات کە هەستی بیستنمان کەم بێتەوە. هەروەها کاتێک کە تووشی نەخۆشیەکە بین و تووشی هەوکردنی قورگ و گوێولووتمانە بین ئەوە بە هەمان شێوە ئەگەر زۆر بۆ ماوەیەکی زۆر ئەم هەوکردنەمان هەبێت و چارەسەر وەرنەگرین ئەمەش هەروەها کات کە هەستی بیستنمان کەم بێتەوە. هەروەها هاوڕە جوانەکانم کاتێک ئێمە بۆ ماوەیەکی زۆر هیدفۆن واتە بیستەر بەکار ئەهێنین و هەروەها بە دەنگی بەرز گوێ لە گۆرانی و مۆسیقا و هەر شتێکی تر ئەوە ئەم دەنگە بەرزە هەروەها بۆ ماوەیەکی زۆر کە هیدفۆن بەکاربێنین وا کات کە گوێمان ئەزێتی بێت و توانای بیستنمان و کوجاران نەبێت. بۆیە پێویستە کە ئێمە پارێزگاری لە گوێەکانمان بکەین و نەهێڵین کە ئازاری پێ بگات لە بەرەوەی گوێ بەشێکی زۆر گرنگی جەستەمانە. وەکو چۆن هەر نەخۆشێک و هەر حاڵەتێکی شەیە بە هەمان شێوە چارەسەریشەیە بۆ هاوڕیانەمان کە توانای بیستنیان کەمە یاخود بە تەواوەتی توانای بیستنیان لەدەستیاوە ئێستا بە خۆشحاڵیەوە چەند ئامێرێکەیە کە یارمەتی دەرمانن لە زیادکردنی توانای بیستنمان و هەروە گەڕانەوەی توانای بیستن بە شێوەی گوارەیەک ئامێرەکە ئەخەنە پشت گوێمان و بەم شێوەیە ئەتوانین توانای بیستنمان بۆ بگەڕێتەوە. جگە لەو ئامێرانەش ئێستا بە خۆشحاڵیەوە زمانی ئاماژە هەیە کە هاوڕە جوانەکانمان ئەتوان لەو ڕێگەوە هەموو قسە و هەموو هەستێکیان دەرببڕن لە ڕێگەی زمانی ئاماژەوە. هاوڕە جوانەکانم ئێستا من پێتانەڵم کە چۆن پارێزگاری لە گوێەکانمان بکەین پێویستە کە بۆ ماوەیەکی زۆر هیدفۆن یاخود بیستەری گوێ زۆر بەکارنێنین و بە دەنگی نزم گوێ لە شتەکان بگرین. هەروەها زۆر گرنگە کە کاتێک چین بۆ مەلەوانگا ڕێگری بکەین لە تەڕبوونی گوێەکانمان پێشەوەی دەستکەین بە مەلەکردن لە ڕێگەی ئەم لاسیکانی کە تایبەت بۆ گوێ کراون کە پێیانەوترێت کەپی گوێ بەم شێوەیەکینە گوێمان پاشان دەستەکەین بە مەلەکردن و بەم شێوەیەش گوێەکانمانە پارێزە لە تەڕبوون. کە هاتیینە دەرە و لە مەلەکردن تەواو بووین ئەبێ دڵنیای بین کە گوێەکانمان وشکە ئەگەر هەستمان کرد گوێەکانمان تەڕ بووە ئەوە چەند جارێک بم لاولایە سەرمان خوار ئەەکەینەوە بۆ ئەوەی هەر ئاوێک لە ناو گوێمان هەبێت بێتە دەرەوە. زۆر گرنگە کە ئێمە هیچ شتێکی ڕق یا خوشتی تیژ یاخود هەر شتێکی تر نەکەین بە گوێمانە لە بەرەوەی پەردەی گوێ زۆر ناسکە و لەوانەیە بۆ شتانە پەردەی گوێمان ئەزێتی پێ بگات و توانای بیستنمان لەدەست بین. هاوڕە جوانەکانمان ئێمە چۆن گوێەکانمان پاک ڕابگرین. زۆر جار مومی گوێ بە ڕێژەیەکی زۆر لە بەشی دەروی گوێمانە دروستە بێت و بێزارمانەکات و لەوانەیە هەستی بیستنیشمان کەم کات و گوێمان کپ کات بۆیە پێویستە کە گوێەکانمان پاک بکەینەوە و باشترین ڕێگەش ئەوەیە کە بچین بۆ لای پزیشکی قورگ و گوێولوود لەبەرەوەی ئەو پزیشکە چەند ئامێرێکی تایبەتی هەیە کە یارمەتی دەرمانە لە پاکردنەوەی گوێەکانمان بەبێ ئەوەی هیچ زیانێک و هیچ ئازارێکی هەبێت. ئەگەر لە ماڵیشەوە ئێمە لە پاش حەمامکردن هەستمان کرد گوێەکانمان تەڕ و پێویستیانمە پاکردنەوەیە ئەوە ئەبێت
لۆکەیەکی نەرم لەم شێوەیە بۆ پاکردنەوەی گوێەکانمان بەکاربێنین نابێت بە هیچ شێوەیەک پەنجە بکەین بە گوێەکانمانەوە ئەزیەتی بین ئەگەر حەزیشمان کرد گوێپاکەرەوە بەکاربێنین نابێت بە هیچ شێوەیەک بۆ ناوە زەختی لێ بکەین و پاڵی پێوەنین بەڵکو تەنها ئەبێت ئەم بەشی کە لۆکەکەی پێوەیە بەس بەشی دەرەوەی گوێمانی پێپا بکەینەوە و تەڕێەکەی نێڵین هاوڕێجوانەکانم من لەم بەرنمەیە هاتمە کۆتایی بەرنامە و لەم بەرنامە زانیمان گوێەکان چییە و سوودی گوێەکان چی و چۆن پارێزگاری لە گوێەکانمان بکەین بۆ ئەوەی خاوەنی گوێیەکی تەندروست بین من ئێستا بە زمانی ئاماژە بۆ هاوڕێیانەمان ئەڵم کە ئێستا بینەرمانن پێیان ئەڵم کە ئەوانم زۆر خۆشەوە تا بەرنامەیەکی تر بێکتر شادەبینەوە کاتێکی خۆش خۆتان لەگەڵ